بەڵام خۆشەویستیە کە بە ناوی ڕۆژی عید الحب یا خۆشەویستی مەسەلە گەنجان کە بەڕاستی ئەمە خۆشەویستیەکی خۆشەویستی خۆی معنایەکی جوان هەیە واتاکی جوان هەیە بەڵام ئەم خۆشەویستیە لە مانای ڕاستەقینە خۆی لادراوە ساختە کراوە پێمان ئەفرۆشنەوە بە ساختەچێتی یعنی ئەو خۆشەویستەی کە ئەو واتە و معنا جوانەی هەیە کە خۆشەویستێک لەسەر ئەساسی ئیمان و ئەخلاق و ڕەوشت بەڵام ئەمڕۆ ساختە کراوە پێ ئەفرۆشنەوە کە هی وڵاتانە خۆیان وازیان لێناوە چونکە خێزانی هەڵوەشاندن لەبن ڕۆژێکیان بۆ داناوە ڕۆژێک خۆشەویستیە و 100 ڕۆژ دابڕان و خیانە ئەمڕۆ کراوە بە کولتور لەناو مسڵمانانە کە ڕۆژی باران تاین کە قەشەیەکی مەسیحیە دایمەزاندووە ئەگەر تۆ وتی بێتەوە لە ژیانی ئەم قەشە ئەم ڕۆژەی بۆ ناوراوە ڕۆژ و خۆشەویستی ئەم قەشە چی کردووە ئەم قەشە هات لە سەردەمی ڕۆمانەکان دەسەڵاتی ڕۆمانەکان زەواجی مەنع کرد خێزان نەیەڵا دروست بێت بۆی کەوا پەنجیان کەوێ مەسیحیەکان نەمێنێن بەڕاستی ئەم قەشە هات لەناو ئەم سەربازانە زەواجی دروست کرد بەنهێنی ئیتر ئەمە ناوە خۆشەویستی ئەو نام خۆشەویستیە خۆشەویستی ساختەچێتیە ئەمڕۆ خۆشەویستیە 100 ڕۆژ داوەڕان و خیانەتە محکەمەکانمان بڕۆ لە تەڵاق خۆمە لەسەر ئەساسی بارانتەرین دروست بووە لەسەر ئەساسی خۆشەویستەکە کە مزەیەفە و درۆ دەلەسێ بۆی کراوە بڕۆ محکەمەکانی تەڵاق 2 ڕۆژ 3 ڕۆژ 2 مانگ بۆ یەکۆن دەست لێکردی بەرەدەن خۆشەویستان ئەمە کلتورێکی سەقەتی ئەوروپیەکان تۆ بێ ڕاکەیدی ئیسلام ئەفەرمێت خۆشەویستی با ببێ لە نێوان خێزانەکانە پێغەمبەری خوا ئەفەرمێت چارەسەری خۆشەویستی نێوان پیا و ژنێک تەنها زەواجە بەڵام خۆشەویستانی ئەوە وای کردووە بەڕاستی پیاو هەیە دڵی بە خێزانی پیاوەکرۆیە نایە ناو ڤالەنتاین نایە ناو ئەسی پێشکەوتن تەقەدم ئەمە خیانەتە ئەمە گەورەترین جەریمەیە لە کۆمەلگا کە تۆ بە ناوی ڤالەنتاین و خۆشەویستیوە خێزان هەڵوەشێنی لەسەر یەکتری کاکە وەرە تۆ ڤالەنتاینی تیمان پێ مەدە وەرە گەنجانمان ژن نایەنن گەنجانمان ڕووخاون لە ڕووی ئەخلاقەوە گەنجانمان داماو بوون گەنجانمان دینارە لە گیرفانانە نییە کاکە جاری جاران زەواج زۆر لە وڵاتە ئێستا زەواج نەماوە گرێبەستی زەواج نەماوە یعنی تا ژنێک گەنجێک ژنێنێ 100 گەنجن تەڵاقەدا هەموو سەوەکەی گەرێتەوە بۆ خیانەتە زەوجەی کەوا لە کۆمەلگا دروست بوو بە ناوی خۆشەویستی و درۆ دەلەسەوە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو خۆشەویستیە ڕاستەقینەی کە لەسەر ئەساسی ئەخلاق و دین و ڕەوشت و ئیمان و کولتوری کوردەواری کۆمانە نەک ئەو خۆشەویستەی کەوا بەڕاستی مزەیەفە و ساختەچی کراوە ساختەی کراوە بە ئێمە فرۆشراوەتە ئەو خۆشەویستە ئەبێ زۆر ئاگامانەوە بێت تا کۆمەلگامان زیاددانەوە داوا لە دەسەڵاتی سەقەتی کوردی ئەەکەین ئیتر بەسە خیانەت و کولتوری میلەتان بێن بۆ ئێمە بەسە گەنجانمان فەوتان گەنجانمان دامەزێن گەنجانمان بەخێوکەن گەنجانمان وا دەکەن ئینتیمایان بۆ وڵاتەکە هەبێ ئەخلاقیان پارێزا بێ ژن بێنن ئەمە خۆشەوێنان بەس زەرە لە ئیمان نادا زەرە لە کولتور و کوردەواریمانەدا خۆشەویستان کاکە بڕۆ یعنی ئەگەر وا بڕوا میلەتی کورد لە عێراق ئەوەتە زۆر کەمینێکی کەمینە کە گەر ژن نێنێ وازە ژنێ نابێنەوە سەری وڵاتان بگرێتە بەر و لە ئاوی ئیجابە ئەنگێ و لێرەش بەڕاستی ئاوەی شێواسە بێت زەواج خەڵکی دوورەپەرێزی لێ و لێواسی لێبێنێ ئیتر خۆی بۆ خۆی ئەم میلەتە ئەبووکێتەوە ئیتر وەڵڵاهی ئەمەیکەوە ئەمانە ئەیکەن و بایەخی پێدەن و کولتوری سەختی وڵاتان بۆ و ئەو کولتورە جوانە کوردەوارێ و ئاینە پاکە جوانەکەوە بەڕاستی دڵسۆزی دنیا و قیامەتمانە ئەمان پشتی تێکن و واسی لێنن گەورەترین زەربەمان لێدا لە ڕووی کولتور و نیشتیمانیشەوە ئەم میلەتە خۆی بۆ خۆی کاری خۆی بە کیماوی ئەنفال نەتواوە بەڵام بەم کولتورە سەقەتانێک ئەوان بەم نەهێش بەم نەهێنانی گەنجانەکە ژن ناهێن و پرۆسەی زەواج دواکەوتووە کەس ژن نایەنێت ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین کاری سەقەتە گەورەترین جەریمەیە گەورەترین سیلاحی کیمیاویە گەورەترین نەوەیە بەرامبەر بە میلەتە بەکارهاتووە دەئیتر بەسە دەسڵات داران بە خۆتانان بچنەوە ئەگەر بە خۆتانەکەن یا ڕەبی خوای گەورە ژێرۆژووتان هە لە قەومی لووت ڕابردان پێ بکات وا ئاواتان کردەوە بەم میلەتە گەنجی ئەم میلەتە ئینتیمای بۆ وڵاتەکەی نەماوە خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی نەماوە دڵی لای زەواج و ژنهێنان نەماوە ئیتر بەسە میلەت فەوتا یاری دەرچوو ئیتر وەڵڵاهی دەسەڵاتی دوعامان هیچ دەسەڵاتێکی ترمان نییە
خۆشەویستان بەڵام من و تۆی سەرۆکێزانیش من و تۆی خاوەن منداڵی ئەبێ زۆر هۆشیار بین ئاگادار بین پشت نەکەینە دین و ئیمان و کولتوری میلەتی خۆمان ئەینا پشتی پێکەین وەڵڵاهی یەکەم زەربەکەوە لێ ئەدرێ و زەرەرەکە من و تۆی فەقیر و هەژاری ئەوان زەربەی خۆیان خواردووە خێزانیان دەست دەرچووە بەڵام ئەوەی کەوا ماوەتو ئەم چینە فەقیر و هەژارێ با ئێمەش نەکەوتێ بە تەواوی گەنجانمان نەکەوتێ وریای گەنجانمان بین ئەم هەموو درۆ دەلەسە و جەشنە درۆ دەلەسە و ئەم هەموو باەخە درۆ دەلەسە مزەیەفە ساختەچێتێ واسی لێبێنین دەستە دین و ئیمان و ئەخلاق